بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة والسلام ورحمة خواهي قورتان لسر بي خوشك براني برزم خوشحال كوا لكاتو ساتي كتر لالقي كتر دا لبرنامي وش قرآن كان وجياوازي لجوانان دا بخزمتان قشتينوا لا القيام جارشمان إن شاء الله تعالى بشتو بنا بخواهي قورا تاو تويتر دكين لسر چنوشي كتري قرآني بيروز بأميدي خواهي قور بي كاتا سودو كالق بهم لاتمان وصي برز بخيرات جناب دكين بخير بخير أقول پاداشتی بخیتان داتم. بخير بخير پاداشتی جناب داتم. وصي برز دو وشي ترمان هي للقرآن دا كا معناه كان يكا كاتك وردي جرن بو سهر زماني كتر بلام لزماني قرآن ودستواجي قرآن دا معنى ومبستي جواز لمدوشان دا وشي خوف وخشية. خوف وخشية كهردو كبا معناي ترز ديت ياخد ترسان دي بلام معلومة كالزماني قرآن دا ولا دستواجي قرآن دا معنى ومبستي تر لبشت بكارهناني أم دوشة جوازها جناب فرمي باسك من بسرم دوشة بوك. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أقول پاداشتان داتم برز راسي إنسان وندل آسي كلمات قرآن دا رادم يعني ودشي تخزمتيان راسي حسب بشر مزاري دكي حسب بشكل لاوازي خود دكي بدم الله سبحان الله خاي برقال لا جاوازيني أنا أمدو الشيء خشية وخوف إما راحت وين تنهاية وشتر استواو بلا سازور مصطلحي تدريش هلا وارا بكار هاتوك والرهبة وكو وجل وكو شفقة أمانة همي هاتون بمعنى ترزية بلان لجواني كاركاني خواهي پروردگار يعني لداناني كلمات ببي خوي هيتشان معناه اويتريان نادن بالضبط راسة جوريك هاو معناه لبينيان داحي بلام هري هيشان قنجاو ببي شوينكي خوي بو أمة بستي بو واقعي كتيدايا بتابتي لجاوازين وان أمدو شيء خشية وخوف خشية يعني ترسيكا لسر أساسي زانست أساسي علم بلا دان دراوة يعني زانان دلن أما ترسي علماء بلا بس خوف ترسي عامية جوانا خلق عامي خلقوا ترسي هي بلا أم ترسيان أما زانان دلن مشوب بالتعظيم والمهابة والإجلال يعني تيكال كلاوة جعل جوريك ترسي قوري عظمة أويتده بلا يعني أو كسي كليد ترسي جورك يعني تقريبا قورة دزانه علمي خوشي دوي بعلم ولا خوف خوف لاشتيك ترسي لدى صلاة دارك لظالميك لدزيك بلام ليدة ترسي يعني رقيشي ليه ناقة زوري رقليه بويا ليريا خواهي فرقاد كده فرمي إنما يخشى الله من عبادي العلماء بلا يعني لدى الأنجامي قران بدو أداشوني زورا كيشتوتا أسي أم خشية جوانا دكتور محمد راتب نابلسي باس دكا دلا گنجيكم بيني وتيتو باسي خوا دكي خوا شير حسابي لي ناترسم بلا زاك تيتو راس دكي حقي خوتا لي ناترسي لبرن من دالك جاري واشتيكي زور زيان بار ماريكا دو پشكيكا او ديكوريكي جوان دبيني بوي دچي دستي بو دبا عقب زاني او مارزر الشيعة كدوير دستي بو بره تقول لينا لبروي نايناسي لدر انجامي جهلة تو جيشتو تأويكا ترسد بوينيا ويبزانان دلن خشية أعلى مقامات الخوف بلا لا برسترين بلاكاني ترسح يعني لآسيك كتو جيشتو تآسيك كترسيك يكجار زورته بلام خوف شتيشي آسايا شتيشي سادية يعني جاري بلا جاري وخوفك لشتيكي دنيايا لشتيكي كسي ترسي هندي جات ترسك هر خوي بسورش مروف هيتي بون من مروف لا درنديك دا ترسي لا مارك دا ترسي لا شتيكي زياني بيبجيني دا ترسيت اما ترسيكي آسايا وجاري واشيا او كسا ترسي لا شتيكيا لو أنا سودي زياني بو دنيا بيبقى ياخد بو دواروش بيبقى بون من الذي أطعمه من جوع وآمنه من خوف أما خوف في دنيايا يعني إنما ذلكم الشيطان يخوف أولياءه فلا تخافوهم وخافون إن كنتم مؤمنين يعني
ولمن خاف مقام ربه جنتان يعني كسكت ترسي عذابي هي لقيامة ياخذ ترسي سزايك دنياي يان زيانك دنياي بويا جورك أم خوفيها واتا زور ناسيني خوای لەگەڵ دانیا ئەگەر هەر بشتێکی زۆر بەر فراوان نییە باوەکو جەناب فەرمووی خەشیەکە تایبەتە بۆ ئەهلی علم و علەما وەکو ئیمام ئەحمەدی کوڕ حەنبەل خوای ڕازی بدە فەرمێ ئەصل العلمی خەشیەت الله بنەمای زانست بنەمای ئەسڵی زانست بریتێ لە ترسان لەخوا ئیبن مەسعود دەفەرمێ کەفا بالعلمی خەشیەتەن ئەوەندە بەس ئینسان کە لەخوا بترسیا کە پێی بڵێن ئەهلی علمە واتا دەکرێ بڵین مەرجنە و کەسە ئایەت و حەدیث و متونی علمی زۆر لەبەر بێ جاری وە لەوانەیە زۆریش ئەهلی علم نەبێ بەڵکو لەوانەیە زۆر خوێندەوارێکی باشی نەبێ بەڵام خوای چاک دەناسێ يعني گەیشتۆتە مقامێکی إحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك وەس حەز دەکا کە عەزەمەتی خوا دەناسێ قودرەتی خوا دەناسێ حەز دەکا کە خوای گەورە قادر على كل شيء فەرمانەکانی کون فەیەکونن يعني ئاوا خوای ناسیەوە بۆی ئەم کەسە دەکرێ بڵین هەمیشە و کەسە خەشی هەیە لە خوای گەورە وطبعا پێشنگ و سەردار و سەروەری هەموو لەخوا ترسانیش پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله چونکە پێغەمبەران لە هەموو کەسی زیاتر شارەزا بوون بە خوای گەورە بە عەزەمەتی خوا بەدەسەڵاتی خوا لی ترساون و پاشان إن العلماء ورثة الأنبياء زانان كميراثگيري هم پیغمبرانن إنما يخشى الله من عباده العلماء أو ميراثشان لخشب وما وتوا و يعني مثلا هالبلغي كتير سروكا خشية خوي علمي دبي لقلبه پیغمبر عز دفرمه صلى الله عليه وسلم دفرمه أنا أعلمكم بالله وأشدكم له خشية من لهمان تنزاناترم بخوا ولهمان اشتن زياتر لخوا دترسم كواتا خشية دبي علمي لقلبه إن جاء جبريل عليه السلام طبعا بيغمبري خواه عليه الصلاة والسلام فرموي الإسراء معراجة جبريل مبيني لبردمي عرشي خواه يقولك طبعا ناتواني بقاته ومقامه فرمي رأيت جبريل كالحلس البالي من خشية الله تعالى من خشية الله يعني أم جبريل قوري عظمة 600 بالي هبو بيك بالك 600 بزويدة سوتا خواروا بەڵام دەفەرمێت لە بەردەم عەرشی خوادا کەوتوب وەکو سیپاڵێک بەسەر یەکدا کەوتبوو لە ترسی خوا خەشەی خوا چونکە زیاتر ئەمانە خوایان ناسیوە بۆیە خەشیە وەستاوەتەوە سەر ئەندازەی خواناسی بە ئەندازەی ئەوەی ئینسان خوا بناسێت ترسی زۆر دەبێ ئەم خەشیە لە دڵیدان بێت زانایان دەڵێن خەو دەگونجێ کاتی بێ یعنی تۆ حاڵەتێک ڕووی دا و ترسێکت بۆ دروست بوو دوای دەڵێن نەماشتەکە کۆتایی پێهات یان زیاتر لدر أنجام ضعفا دروز دبي إنسان چند ضعيف بي لاواز بي ڕادەی ترسی خوفی زۆر دەبێ لا غيري خوا بەڵام چەندە لایەنی ئیمانی بە قوت بێ خەشەی زۆر دەبێ یعنی ئەمانە دوشتی پێچەوانە یەکترن واتاوە بۆیە بە یەک مەقام نەهاتون اینجا کە خوای بەر لە زۆر شوێنی قورئاندا باسی خەوف دەکا یا باسی خەشیە دەکا کە باسی یا موسى لا تخف إني لا يخاف لدي المرسلون وليبدلنهم من بعد خوفهم أمنا زياتر أم خوفه بسر أو دادي بويا وكو جنابش تفرمود تقول جي أم خوفه لزور شد بخوفه شيء أسايب عادي به واتتو جاري واتو يا لشتيك دا ترسي اشتاق هرنيشة لوهم دا ترسي جاري وهي خيالك وهميك أساسي نية تولى خورا خد أم ترسد بو دروز بو يعني لشتيكي مجهول دا ترسي بەڵام خەشیە لە شتێکی معروف دەترسی یعنی شتەکە ناسراوە فأوجس في نفسه خيفة موسى ترسی پێشەوەی ڕوبەڕووبوونەکە و ڕوودا ترسێکی بۆ دروست بوو ئەوسا جگە لەوەش خوای گەورە لە باسی پێغەمبەر موسادا لەگە قەومەکەی سەلامی خوا لەسەر بێ کاتێک دەفەرمێ کاتێکە بني إسرائيل لقال خوي دبا دفرمي فاضرب لهم طريقا في البحر يبسا لا تخافوا دركا ولا تخشى باسی خوف و خەشی بێکەوە هێناوە خەوفەکە بۆ شتێکی معلومە کەوا ئەوە دیارە فرعون و دار و دەستەوە شوێنە دەکەون قال أصحاب موسى إنا لمدركون ئەمە دیارە فرعون و دار و دەستی بە لەشکرێکی زۆرەوە بەدوانەوەن بۆیە ئەمە خەوفەکە لە شتێکەکە ڕێی تێدەچێت لە ئینسانە دەترسێت لە لەشکرێک دەترسێت لە سزا و تەعزیب و عەزابیان دەترسێت بەڵام وەلا تەخشا
ئەمە تایبەتە بە پێغەمبەر موسا عەلەیهی سەلام بۆ چونکە ئەو دەزانێت کە خوای گەورە بە تەنها بەجێ ناڵێت ئینەکە ئەنتە الأعلا هەمیشە تۆ دەبێت سەرکەوی بۆیە کاتێک کە دەگاتە بەحرەکە هاوڵانی دەڵێن کەوا ئێمە گیراین پێغەمبەر موسا عەلەیهی سەلام دەفەرمێ قالە کەلا ئینە مەعیە ڕەبی سەیەهدین هێشتا هیچ ڕووی نەداوە بەڵام عیلمی پێ هەیە کە خوای گەورە ڕێنمایی دەکات کە پێشیان بەحر و پشتیان فرعون و لەشکرەکەیەتی دەفەرمێ نەخێر هەرگیز وانە من خوای گەورە ڕێنمایم دەکات ئەو بوو تەخشاکە بۆ موسا سەلامی خوا لەسەر بێ کە عیلمی پێ هەیە کەوا خوای گەورە ڕزگاری دەکات ئەوسا لەناو باسی ڕەهبە و وەجل و ئانەت فەرموو وەجل مەقامێکی بەرزتریشە لە خەشیە یان تایبەتترە لە خەشیە وەکو خوای گەورە دەفەرمێ ئینەمە المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم ئەوانەی کە بڕوادارانی ڕاستەقینە تەنها ئەوانە کاتێک کە خوان ببیردەهێنیەوە ئیدی بە مەوعیزە و ئامۆژگاری بێ بە گوێبیستیبوونی ئاەت و حەدیثەکان بێ دەفەرمێ وەجیلت قلوبهم وەجەل واتە ڕاستڵەکینی دڵ ترسانی دڵ هەزەی دڵ و هەز دەکا و کەسە لە ناخی دڵدا زۆر دەترسێ یعنی ئەم وەجەلت چۆن هەموو خەشیەک خەوفی لە ناودا هەموو وەجەلێکیش خەشیە و خەوفیشی لە ناودا و شتێکی تر کە تایبەتی دەکا وەجەل ئەوەی کە هەمیشە ترسەکە لە ترسی سزا و عەزاب و یان لە ترسی خوانیە بەڵکو جاری وا هەیە واتە تەنها لە ترسی دۆزەخ و ئومێدی بەهەش نییە وەجەلەکە لەوەدا کە کەسەکە ئەوەندە گەیشتۆتە مەقامێکی بەرزی عوبودیەت کە هەست دەکا پێی ناخۆشە کە عیبادەتێکی لە دەست و بێ ئەگەر سونەتیش بێ پێی ناخۆشە ئەگەر تاوانێکی ئەنجامدا بێ ئەگەر بچووکیش بێ یاخود مەکروهاتێکیش چوو بێتە ناوی یاخود زۆر سەرقاڵ ببێ بە مباحات بۆیە عولەما دەفەرمون الخوف للعامة والخشية للعلماء العارفين والوجل للمقربين والرهبة باتیش کە بخێنە سەر ڕەهبەش هێشتا ترسە کە خوای گەورە دەفەرمی یەدعونەنا ڕەغەبەن وەڕەهبە کە باسی پێغەمبەران دەکات ڕەهبەت یعنی بە معنای استمرار الخوف في القلب یعنی ئەو کەسە بەردەوام ترسی لە دڵدایە یعنی ئەمەش مەقامێکی زۆر بەرزە یعنی دەچێتە مەقامی پێغەمبەران یعنی وەکو ترسێک خەوفەکەینێت تۆزێ بترسێ و دوایی نەمێنێ نی بۆچی ئێستا بە ئەوانەی نەسڵانیەکان کە دەستە ناو ئەشکەوتێکە پێیانڵێن ڕاهب وڕەهبانی دەوامی خەوفیه في قلبه كي يبقى في صومعته يعني بۆ لەوێدا دەمێنێتەوە بەوەی دایمەن ترسی خوای لە دڵدایە بۆ یەزانن کە دەفەرمون يدعوننا رغبا ورهبا أي راغبين في رحمتي ومداومين على خشيتي واتە ڕاهبە یعنی ترسێکی بەردەوام ئەو کەسە و تەسەلی گیان نابێتەوە ئەوانن کە بەردەوام ڕەغبەتیان لە ڕەحمەتی خوای پەروەردگارە و ترسیشیان بەردەوام لە دڵدایە لە بەم دوو حەرەکەیە بەرەو خوای گەورە دەچن ماوسە لە قسەی جەنابەت قسێکێ لەنێو عەوامدا جاری وایە دەگوترێت وەنسبەتی دەدرێتەوە بە لە هەندێک لە عابیدەکان کە دەڵێن ئێمە خوا بۆە ناپەرستین بمان باتە بەهاشت و بۆە نایپەرستین لە دۆزەخ بمان پارێزێ ئەگەر سەرنج لەو ئاەتی جەنابەت کە فەرمووت و ئەو ئاەت و کۆمەڵ ئاەتی تر بدەین لە قورئانی پیرۆزدا تەنانەت لە فەرمایشتەکانی پێغەمبەر ئازیزدا صلی الله علیه وسلم دەبینیان شتە ڕێک پێچەوانەیە بەڵێ ئینسان دەبێ خوای خۆش بوێ بەڵام دەبێ ڕەغبەت و ڕەهبەتیش هەبێت لە خوای گەورە ئومێدی پێ هەبێت و ترسیشی لێ هەبێت بۆچی ئەو هەموو ئاەتە دەفەرمێ پەنا بەخوا بگرن لە دۆزەخ و داوای بەهاشت بکەن و ئەو هەموو دوعای پێغەمبەری خوا هاتووە لەبەرەوەم لە جێگای خۆیدانە کە ئینسان بڵێ تەنها خوام خۆش دەوێت کیفایەتە و لەبەر خۆشویستنی خوا دەپەرسم نە دەبێ خۆشیشت بوێ لێشی بترسی ئومێدیشت پێ هەبێ وەکو گوتراوە مرۆڤ دەبێ ینی وەکو باڵندەیەک وا بێ کە بە هەردوو باڵی خەوف و ڕەجا بەرامبەر خوا بفرێت کە سەری باڵندەکە بریتێ لە مەحەبەتی خوای گەورە کەواتە ماوسا خەوف ترسێکی ئاساییە لە شتێکی ئاسایی دنیایی یاخود ترسێکە لە سزایەک یاخود ترسێکە لە عەزابی قیامەت بەڵام مەزنێ کەسەکە زۆر زانابێ خەشێت ئەو کەسە واتە عیلمی پێ هەیە بە عیلمەوە لە خوا دەترسێت بە عیلمەوە خوا دەناسێت ترسانەکەشی لەسەر ئاستی
سەر بنەمای عیلم و زانست و زانیاری. کەسێک باوک لە لی دەترسێ بەس ترسەکە معنای ئەوە نیە وەکو مەزدەڕێکی ترس و وەکو دڕندە و شتێک ئالێ دەرسێ بەڵکو ترسەکەی خۆشەویستی لەگەڵدایە محەبەی لەگەڵدای تەعظیمی لەگەڵدایە باوکی ڕێزی هەیە بۆیە حسابێکی بۆ دەکا و لێی دەترسێ بەڵام لەوانەیە لە دوژمنیش دەترسێ بەڵام ئایا ئەم دوژمنەکە لێی دەترسێ ڕێز و تەقدیر و تەعظیمی لەدڵدا بەرامبەری نا واتە ئەمە لێرە دەبێ بڵین جیاوازیەکانەوەیە خەشیە علمی لەگەڵا تعظیمی لەگەڵا ئیجلالی لەگەڵا ئەنجاکانە جۆرێک دەمێنێتەوە لەگەڵی وەکو مەقامەکەی بەرزترە زیاتریش جانیبێکەیە لە پێوەستە بە بەشتە غەیبیەکانەوە بەشتە پەنهانیەکانەوە بەڵام زیاتر خەوف پێوەستە بەشتە مادیەکانەوە ئێستا بە زۆری لە مەقامیشتی مادیدا ئەو بابەتانەی کە لێی ترساون زیاتر خەوف بۆ بەکار هاتەوە. جزاک الله خێرەوە سەبەر ڕێز دەستکانت خۆش بخۆ پەدەشت خێردات یا ڕەبی. ئەڵقەم جارەشمان بە کۆتا هات تاوەکو لە ئەڵقەیەکی تر بە خزمەتتان شاد دەبینەوە لە ئامانەتی خوای گەورە جێتان دێڵین و سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.